تاوتوێ بە سپۆنسەری لاڤەرج لە عێراق، فاروق هۆڵدینگ، کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لێبێت بەڕێزان، نەورۆزتان پیرۆز بێت. دیارە کۆی لایەنە سیاسیەکان لەم بۆنەیەدا و لە نەورۆزدا پەیامیان بڵاو کردەوە بەوەی کە نەورۆز ببێتە هۆکارێک بۆ ئەوەی ئاشتەوایی لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست ببێت. بەڵام گوێمان لێ دەبێت لە کەسایەتیە سیاسیەکان لە چاودێرانی سیاسی بەوەی هیچ یەکێک لە لایەنەکان نیەتی جددیان نییە بۆ ئەوەی ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستان چاک بکەنەوە. ئاخۆ ئەگەر وانە بۆچی لە پەیامەکانیاندا ئاماژە بە ئاشتەوایی دەدەن؟ ئەگەر نیەت نییە بۆ چاکردنەوەی ئەم دۆخە، مجامەلا لەسەر کاغەز و لە پەیامەکانیان بۆ خەڵک و بۆ یەکتری بۆچیە و لە پای چییە؟ منەم شەو هەوڵ دەدەم بزانم ئاخۆ ئێستا هەرێمی کوردستان ئومێدێکی تێدا ماوە بەوەی لایەنە سیاسەکان بگەنە چارەسەرێک، چونکە زۆر شت تاقی کرایەوە، هەم گفتوگۆ و پەیوەندی و سەردانکردنی یەکتر و پرۆژە و نەخشە ڕێگاش هاتنە ئاراوە، بەڵام هێشتا ئاسۆی چارەسەر دیار نییە. دۆخێکە ڕۆژەکانی زۆرتر دەبن و کاتێکی دیاریکراوی نییە بۆ ئەوەی ستۆپی پێ بکرێ و ئەوەی ئێستا هەمانە تێی بپەڕێنین. گفتوگۆی ئەوە دەکەم کە ئاخۆ لایەنەکان دەیانەوێت چی بکەن و چی ئاسۆیەکەیە بۆ ئەوەی دۆخی ئێستا هەرێمی کوردستانی پێتێ بپەڕێنرێت لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان، کەسایەتی سیاسی و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. دکتۆر زۆر سوپاس دەکەم کە ئەم شەو میوانی تاوتوێی. زۆر سپاس، سڵاو بۆ ئێوە و بینەران و بیسەران. سوپاس دەکەم بەڕێزان، دیارەوە کەمیشە دەتوانن ئێوەش لەگەڵمان بن و گفتوگەکەمان فراوانتر و دەوڵەمەندتر بکەن بە کۆمنتەکانتان لە پەیجەکانی NRT لە تۆڕە کۆمەڵایەتەکان، ئێوەش بەشدار بن لەگەڵماندا. دکتۆر، من دەمە بزانم چیت لە پەیامی کۆی لایەنە سیاسیەکان و سەرکردە کوردەکان خوێندەوە بۆ نەورۆز. پێت وایە کە پەیامەکانیان بەقەت کردارەکانیان بێت؟ پێشەکی پیرۆزبایی جژنی نەورۆز لە هەموو لایەگەکەین لە نەتەوەکەمان لە هەموو ئەو گەلانەی یادی ئەم جێژناکەنەوە و مێدەوارین ببێتە هۆکارێ بۆ نزیک بوونەوە و بۆ ئاشتی و بۆ تەبایی. هەروەها پیرۆزبایی لە خەڵقی تێکۆشەی کەرکووکەکەین بەوەی کە لە سبەینیا ڕاپەڕینی ئەوان وای کرد شارەکەیان لە ڕزگار بێت، ئەوی بە تەبایی و بەبوونی بەرەی کوردستانی کە ئەو کاتە لایەنەکان تێدا بوون. من گوێم لە هەندێک پەیامەکان بوو ڕاستی ئەوەی کە دەرچوو بۆ خۆشم دکتۆر، من داوای لێبردنم هەیە، دیارە دەنگی تۆ زۆر بە باشی ناگاتە ئێمە، دڵنیام پەیوەندی بە هێڵی ئینتەرنێتەوە هەیە و گرفتێکی هوەریە. هیوادارم هاوکاران چارەسەری کردن وەکو ئاماژەم پێ کرد. دیارە ئەم شەو ئێمە گفتوگۆ دەکەین و بە دیاریکراوی مەبەستمە کە ڕای دکتۆر مەحموود عوسمان بزانین کە لە ماوەی ڕابردووشدا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئاماژی بۆ کرد لایەنەکان نیەتی جددیان نییە، ئەوەی ئەوان دەیکەن تەنها هەوڵە بۆ کوشتنی کات و ئاماژەی بۆ کرد کە کوشتنی کات بە نەتیجە کوشتنی خۆشیانی لێ دەکەوێتەوە. دیارە مەبەستی لە کوشتنە سیاسەکە و بەکارهێنانێکی مەجازیە. بەرحاڵ ئەم شەو دەوانێت گفتوگۆ بکەین بۆەوەی کە تا چەند نەورۆز دەتوانێت ببێ بە دەرفەتێکی جددی بۆ ئەوەی لایەنەکان جددی بن لە چاکردنەوەی ئەم دۆخەدا، لە تێپەڕاندنی ئەم دۆخەدا. دۆخەکە بە ئاستێکە کە کۆی لایەنە سیاسەکان، کۆی سەرکردەکان هاوڵاتیانیش لێی ناڕێزین، کەواتە بۆچی هەوڵی جددی نابینرێت؟ بۆنەکان بە دیاریکراوی نەورۆز دەبێتە
هۆکارێک بۆ ئەوەی کە ئاشتەوایی لە هەرێمی کوردستاندا دروست بێ و دۆخەکە چابێتەوە پێم وابێ ئێستا دکتۆر بەباشی دەنگی دەگاتە من و ئێوەش بەڕێزان. دکتۆر پێم خۆش ئێستا قسەکانە تەواو بکەی ئەو کات دەنگت بەباشی ناگەیشت بمبورە. بەڵێ دەڵێم پەیامی هەموو لایەنەکان هەموو برادرانی کە من جۆم لێ بۆ پەیامی ڕێکوپێکن باشن یعنی هەمووی شتی پۆزیتیڤ و شتی باشە بەڵام پێویست بە کردەوە هەیە مەسەلە هەر پەیام نییە بە تەنها چەندین بۆنە تێپەڕی لەم هەل لەم مانگی ئازارە ئەوە بۆنەی ڕاپەڕینەکان هەموو مانگەکە خۆی ڕاپەڕینە بۆنەی ئیتیفاقی جەزائیر بۆنەی دیسان داوای لێبوردنم هەیە بەڵێ جاری وا هەیە هەریەکە قسەیەکەکە جاری وا هەیە هەریەکە قسەیەکەکە هەریەکە داوای شتێکەکە هەمویان ئەڵێن پرۆژەمان هەیە هینمان هەیە بەڵام بەڕاستی هەنگاوی کە پێویستە نەنراوە هەنگاوی پێویستە بۆ ئەم لایەنە دابنیشن یعنی دکتۆر بەڕێزان وچانێکی کورت وەردەگرین و دواتر لەگەڵتان بەرداوام بین تاوەکو و گرفتە چارەسەر دەکەین. دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان گفتوگۆکەم بەردەوام دەبێت لەگەڵ دکتۆر محمود عوسمان کەسایەتی سیاسی. دکتۆر ئەوەی کە مەبەستمە بیکەم بە پرسیارەوەی یعنی ئێمە لە پەیامی باش لە قسەی باش لە پرۆژەی باش کەممان نییە یعنی زۆرمان هەیە بەڵام بۆچی ئێمانە تەرجەمە نابن بۆ کردار بۆچی تەنیا لە چوارچێوەی قسە و نووسینی سەر کاغەزدا دەمێننەوە؟ نازانم پێش ئێستا ئەو قسانی کردم جۆر لێ بۆ یان بەهەر حاڵ مهم ئەوەیە پرۆژە و قسەوانە زۆرن و بەڵام کردەوە یعنی خۆی هەنگاوی ئەوێ مەسەلەن ئێستا ئێمە ئەوە ساڵێکە ساڵ نییە کە لە کێشەیەکەین حیزبەکان دانانیشن یا جارجار دوو دانیشن شتێکەکان یەک کۆبوونەوەکەن و تەواو بێتن نایکەنەوە کۆبوونەوە من نازانم هۆکارەکەی چییە کە ناتوانن بەیەکەوە دابنیشن هەر یەکە پرۆژەی خۆی بێنێ لەسەر مێزەکە مناقەشەی لەسەر بکەن و جەلسەیە و دوو جەلسە و چێ جەلسە یەک لە دوای یەک تەبان نەک جەلسەیە بکا بەڵێ پاش دوو هەفتەی کە دانیشمەوە بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە ئەو پرۆژانە بکەن بە یەک پرۆژیان لێ دروستکەن اینجا هەوڵ بەن میکانیزمێ بدۆزنەوە چۆن جێبەجێیکەن مەسەلەکە خۆ هەر ئەوە نییە هەر قسە بکەیت و هەر پرۆژە بنووسی کەس پرۆژەی خراپ نانووسێ کەس قسەی خراپ ناکە بەڵام ئایا جێبەجێکردنی چۆنە بە چ شێوەیەکە بەلای منەوە ئەوە نییە جێبەجێکردنەکە نییە بەڕێی من لەوە ئەچێ حیزبەکان ئێرادەیان نەبێ یعنی بریار و سوور نەبن لەسەر ڕێکەوتن سوور نەبن لەسەر ئەوەی کە ئیشەکان جێبەجێکەن بریار و ئێرادەیان نەبێت چونکە ئەگەر یەکێ بریار و ئێرادەی هەبێ کە شتێ بکە ڕێگە ئەدۆزێتەوە ڕێگە ئاسانە بۆ دۆزینەوە و یەک خاڵیشەیە بێ هەموو لای بزانن وەقت لە ساڵحی ئێمە نییە چەند وەقت تێپەڕ ئێمە زەرەرەکەین ڕوودا و یەنە پێشەوە ئەگەرەکان هان ئەو هەموو تەتەوراتە ئەبێ پێش داعش پاش داعش تورکیا گۆڕانکاری تایە ئێران تایەتی ئێمە ئەگەر نەچینە پێش زووتر ئەو خارانە ممکنە وەختێ بێ پێمان نەکرێ سوودی نەبێ بیشی کەین سوودی نەبێ لەبەرەوە دەبێت کات وا بە فیڕۆ نەدرێ کاتێکی زۆر بە فیڕۆ دراوە و من نازانم هۆکاری چییە چونکە هەموو لەوە ئەچێ هەر حیزبە وا تەسەوور بکە ئەگەر ڕێکەوتن زەرەر بکە ئەگەر ڕێکەوتن هەندێ هێزی خۆی و قووەتی خۆی و توانای خۆی کەم بێتەوە لەوە ئەچێ یاخود نانەوێ هەر حیزب ئەوێ
وەزعی خۆی و توانای خۆی و هێزی خۆی و سیاسی خۆی بمێنێ و ڕێشیشکەون بەس دکتۆرەوە تەسەووڕێکی واقعیە یعنی ئەگەر پێیان وا بێت کە ئەگەر ڕێبکەون زەرەر دەکەن زیان دەکەن نەرم بن لەگەڵ یەک ئەجینان ڕێناکەون چۆن ڕێەکەون لەسەر چی بەڵێ وا تەسەورەکەم هەندێ بیر و ڕای وایە تەسەورەکەن ئەگەر ڕێ بکەون زەرەکەن یا ممکنە حیزبێ زیاتر سوود وەرگری ئەوی تر زەرەر بکە بەو شکڵە ڕەنگە وای تێ بگەن چونکە بیر و باوەڕەکەی کە ئێستا لە کوردستانە مەوجودە زیاتر بۆ حیزبایەتی تەسکە حیزبایەتی نییە بەتەنە تەسکە حیزبایەتیەکە کە وای لاتووە تەسەورەکە مەسەلەی حیزبەکەی خۆی ئەساسە بەڵام ئەگەر حیزبایەتی بێ نەک تەسک دەبێ هەندێشت لە چیز بدە بۆی بگاتە شتێک بۆ میلەتەکە بەڵام لەوە ناچێ ئەو تەسەوراتە هەبێ من تێناگەم بۆچی نییە هۆی بۆچی نییە ئایا شعور بە مەترسی ناکەن ئایا ئەگەرەکان نازانن ئایا شعور ناکەن کە دەوروبەرمان دۆست نین لەگەڵ ئێمە ئایا شعور ناکەن کە ئەگەر داعش نەما شتێکی شتی تریەتە پێشەوە من زۆر لام سەیرە کە ئەو وەزع ئەبینم نابێ بەو شێوەیە بن بە شێوەیەک یانی دکتۆر من زۆر جار جۆم لێ دەبێت ینی بەوەی کە فشارە ئیقلیمەکانەوەندە زۆرن بۆ سەرم هێزە سیاسیانە بەوەی کە هەر هێزێک نزیکایەتی هەیە لە وڵاتێکی هەرێمایەتیەوە ڕەنگە نەتوانن بۆ خۆیان خاوەن قەرار بن بۆ خۆت لە چەند ڕۆژی ڕابردوودا لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئاماژەت بۆ کرد کە هێزە سیاسەکان هەم کات دەکوژن هەم بەما لە ڕووی سیاسیەوە خۆشیان دەکوژن ینی بۆ منیش ئەوە مەبەستەکە بزانم بۆ خۆیان ئەم تێگەیشتیان نییە تێناگەن لەوەی کە مانەوەی دۆخەکە بەم جۆرە بە نەتیجە هەر زیانە لە ڕووی سیاسیەوە بۆ هەر هێزێک لە ناوهەرێمی کوردستان دەبێت تێبگەن خۆوان لە من و تۆ باشتر وەزعەکە ئەزانن و ئەوانیش وەکو ئێمە هەموو شتەکە ئەبینن ئیمڕۆ سیاست لە دنیا شاراوەتیان نەماوە هەر شیە لە ئەمریکا لە دنیا لە هەر شوێنێ لێرە لە دەرەوە ڕوودا ئەگەر ئیمڕۆ تێنەگەی سبەی تێگەی لە میدیا بڵاو بێتەوەش بیانی شتێکی نهێنی نییە بەڵام لەوە ئەچێ ئەوان نازانم یعنی یا ئەو شتانە نەبینن یا نەیخوێندنەوە یا حسابی بۆ نەکەن یاخود بە هەڵە تێ بگەن یا خوێندنەوەکەیان هەڵە بێ بە شێوەیەکی وای تێگەن کە ئەگەر هاتوو چووە پێش هەندێک شتی لە چیز خۆی داوەکو حیزب ممکنە زەرەر بکە حیزبەکەی کەهێنی بکە هەر یەکەیان وا تەسەورەکە ئەگەر حیزبەکەی کە لاواز بێ ئەوە سەرکەوتنە بۆ ئەو بەینەما خۆ ئەوە ڕاز نییە حەقە واحتا بکەن هەر کامیان زیاتر لەگەڵ یەکتر ڕێبکەون زیاتر بچێتە پێشەوە زیاتر نەرم بێ خەڵقەکە و وەزعەکە زیاتر بەڵێ بەڵێ دکتۆر بەڵێ وا دیارە دیسان گرفتمان هەیە لە گەیاندنی دەنگ و ڕەنگی دکتۆر مەحموود عوسمانە بەڵام بەگشتی وەکو ئاماژەم پێکرد گفتوگۆکەمان لەسەر ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستانە کە لایەنە سیاسەکان پەیام بڵاو دەکەنەوە دەتوانن ئەم دۆخەی ئێستای پێتێ بپەڕێنن و دەتوانن پەیامەکانیان تەرجەمە بکەن بۆ کردار وچارێک وەردەگرین و بەردەوام ببین. دووبارە سڵاو بەڕێزان دکتۆر مەبەستم بوو کە بزانم لایەنە سیاسەکانانی ئەو کات پرسیارم کرد کە ئەم هەموو پەیامە جوانەی کە بڵاو دەکرێتەوە بۆچی تەرجەمە ناکرێ یعنی فشاری وڵاتانی هەرێمایەتی وڵاتانی قلیمی تا چەند کاریگەری هەیە لەسەرم هێزە سیاسیانە ئەم هێزە سیاسیانە بە جۆرێک لە جۆرەکان بە ئیجباری لەژێر ویست و فشاری ئەم وڵاتە هەرێمایەتیانن بڕوان ناکەم هەرێمایەتی تاسیری هەبێ خەتای خۆیانە کاکە
یعنی کەس منعی حیزبەکانی لای خۆمان ناکات ڕێبکەون ڕواناکەم هیچ دەوڵەتێ وتبێتی ڕێمەکەون و هیچ دەوڵەتێکیش بێ منعیان بکە ئەگەر خۆیان ئێرادەیان هەبێ بیانوێ ڕێکەون کەس ناتوانێت منعیان بکە لە ڕێکەوتن بەڵام بەداخەوە چونکە ئێرادەکە نییە دەوڵەتەکانی دەوروبەر مەسلحەتیانە کە ئەبینن ناکۆکن و خلافیانەیە ئەوانیشتە دەخولەکەن زیاتر ئەو خلافە زیادەکەن نایەنەوێ کوردیە گرتو بێ بەڵام بتەوێ بڵێ ئەوان مانیعن بۆ ڕێکەوتن ئەوە ڕاز نییە بەڕێی من خۆیان لێپرسراوی حیزبەکان یعنی حیزبەکان خۆیان مانیعن و خۆیان هۆکارن بۆ دواکەوتن بەڵام تەبعاً کە دواژەکەوێ و نابێت دەوڵەتەکانی دەوروبەر پێیان خۆشە و هەوڵەدەن کێشەکان زیاتر بکەن ئەو واقع بۆ نمونە من نمونەیەک بۆێنمەوە باشە بارزانی پەیامێکی دەرکرد پێش تەقریبە دوو مانگ پەیامەکە ئەڵێ هەر سێ سەرۆکایەتێکە بگۆڕن باشە بۆ دانانیشن ئەو پەیامە جێبەجێکە فەرموو خۆی ئەڵێ ئەوەڵ شت سەرۆکی هەرێم بگۆڕن من یەکی تر بێنن من نەکرد دەور و تەسلیمی لەگەڵەکەم هاوکاریشی لەگەڵەکەم باشە فەرموو وەرم بیگۆڕن یەکێکی تر دانێن مەسەلەن مەکتەب سیاسێکی کێتی وتی پارتی لەوە پاشگەز بۆتەوانێ لەو پێش نازانی بەرزان سەرۆکایەتی بگۆڕن نازانم لە پارتی ئەپرسی ئەڵێمە پاشگەز نەبووینەتەوە بەسدانە نیشتووی بۆی باسی بکەین بە ڕسمی هیچیان دەرنەکردو بڵێ باشە قەیناکە با کۆبنەوە یەکێتی بەیانێ دەرکا بە ڕسمی بڵێ ئێمە ویستمان بەس پارتی پاشگەز ئەوەشمان نەدیوە لەبەرەوە شتەکان ناڕوونە میلەتەکە نازانێ مەسەلە چییە با دانیشن کە دانیشتن ئەوی نایکا با بەیان دەرکەن بڵێن فڵان جیهەت نەیکرد فڵان جیهەت کردی ئێستا بە عام هەموو باسی یەکەکەن و هەموو ئیتیامی یەکەکەن نازانی چی ئەیکا و چێ نایکا لەبەرەوە من ڕێم و بەڕێی من یەکێتی و پارتی مەسئولیەتیان زۆر گەورەترە لەوانیکە چونکە کوردستانیان بەدەستە ئیدارەی ئەم وڵاتەکەن دەبێ ئەوان دەست پێشکەر بن شتێ بکەن لە بینی خۆیانە ئەڵێن گوایە پاژنەورۆز بەتەمان بەڵام وەقت کوشتن زۆر زەرەرە ئێمە زۆر وەختمان لێکی سووە وەختمان کە لێکی زەچێ گۆڕانکاریەکان ئەیەن پاشی ڕامانە کێشێ گۆڕانکاریەکان ڕێی نابێت لە گۆڕانکاریەکان تۆ دەبێ پاشکۆی گۆڕانکاریەکان زەرەکەی لەبەرەوە بەڕێی من ئەو شتانە پێویستە بەو شێوەیە چارەسەر بکرێ و شعور بە مەسئولیەت بکەن و دابنیشن و ئەگەر جیهەتێن نەیکرد با ئیعلانی کەن بڵێن بابا ئێمە دانیشتین ئەمەمان کرد ئەمە کردی و ئەوە نەیکرد خەڵق تێبگا هیچ نەفامیلێتەکە بزانێ کێ مەسئولە و کێ مەسئول نییە بەڵام هەموو شتێکەوە شەفافیت نییە خەڵقی تێ ناگات چییە هەر یەکە قساکە هەر یەکە مەسئولیت دەخاسە لایەنەکەی تر بەڵام بەڕاستی ئەوە بەو شێوەیە هیچی حل نابێت دکتۆر لە ماوەی ڕابردوودا قسە لەسەرەوە دەکرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە بچنەوە ڕێکەوتنێکی هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی یاخود ئەپدەیتکردنەوەی ڕێکەوتنی استراتیژی ئەمە ضرورە لە پای ئەو سەرنجەی بۆ خۆ دوتت بەرپرسیارەتی گەورەتر لە ئەستۆی ئەوانە ضرورە ڕێکەوتن نامەیەکی هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی لە نێوان یەکێتی و پارتیدا بێتەوە ئارا من پێم باش نییە ڕێکەوتنی دوو خۆڵی من پێم باشە حیزبەکان هەموو بەیەکەوە ئەگەر ئەتوانن ڕێکەوتنی استراتیژی بکەن هەمویان ئیمزای بۆچی تەنها دوو لای هەمویان کۆی حیزبەکانیان بەتەنیا ئەو پێنجێزە سیاسیە ئەم حکوومەتە بنکەفراوانەکە پێنج بوو ئەوانی کەش ئەوانی لە پەرلەمان هەن هەموو حەقیان هەیە مەسەن ڕێیە بدەن شتێ بڵێن ئیمزایکەن تەیدی بکەن قەیچێکە یعنی خواریەکە حەجمی خۆی هەیە کەس حیسە ئەویتر ناخوا کەس حەجم ئەویتر ناخوا تۆ بیست نائبت هەیە یعنی بەقەت بیست ئەویتر نائبێکی بەڵام با ڕێی هەبێ بۆ ڕێی نەبێ بۆ ئەویش ڕێیەک نەدا لەسەر لەبەرەوە من ڕێم وایە هەموو بەیەکەوە بن بەڵام من یەکشت لام هینە کە حکوومەتی بنکەفراوانیان دروست کە من دژی بووم من وتم ئەمە هەڵەیە چوە ئێوە ناکۆکن سیاسەتان جیاوازە مەچنە ناو حکوومەتێک و لە ناو حکوومەتەکە هەموو خلافا دەبێ هەمووی تێگەچێ هیچتان پێ ناکرێ ئەوانەی کە ڕێکن لەگەڵ یەک دوو حیزبە سێ حیزبە بتوانن بەیەکەوە حکوومەتەکە دروستکەن ئەوانی کەش با لە ئۆپۆزیسیۆن بن چونکە هیچ پەرلەمانێ لە دنیا نییە ئۆپۆزیسیۆنی تیانە بێ ئەوەیان دەکرد هەموو چوە ناو حکوومەتەکە و لە ناو حکوومەتەکەش هەر خەریکی کێشە بوون نەیانتوانیەوە بەیەکەوە ئیش بکەن لە کۆبوونەوەی حکوومەت یەکن یەنە دەرەوە دژی یەکن بە ڕۆژ یەکن بە شەو دژی یەکن
نەتیجە چییە بێ هیچمان دەست نەکەوتێن. باشە دکتۆر لە ئێستادا باس لە مەترسێکی تر دەکرێت ینی کە جۆرێک لە دڵە ڕاوچێ و ترسی لە لای هەر تاکێکی کورد دروست کردووە ویش پاش ئەو پێکدا هەڵپژان و ئالۆزەی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە بە دیاریکراوی لە سنووری شنگالدا دروست بوو. ئەگەری هەیە پێکدادانی سەربازی لە نێوان دوو هێزی کوردیدا بە تەحدید پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا ڕوو بدات شەڕی براکان ببینینەوە؟ وەڵای ئەگەر بێت و ئەو کێشەیە جێبەجێ نەبێ چارەسەری نەکەن بەڵێ ئەگەر هەیە بۆ ئەگەر نییە بەڵام براکوژی نییە خوشک و برایوانێ ئەو بەر یەپەژەن هەمویان ژنن تەڵان ئەوەجێ یعنی ئەم جارە ئەو نەو عەشتەشمان تووژە بێت تەقریبەن لەبەرەوە من قەناعەتم وایە مەسەلەکە حەلی ئەبێ بکەن حەلیشی ئاسانە حەلەکەی ئەوەیە ئەم کێشەیە ئەوەڵە دەبێ بە دیالۆگ بێ دووەمین حیزبەکانی خۆمان حیزبەکانی باشوور دانیشن بەیەکەوە ڕێکەوەن یەک ڕێی دروستکەن ئایا ڕێیان وایە پەکەکە بمێنێ یان نەمێنێ بچن بەیەکەوە قسە لەگەڵ پەکەکە بکەن و گفتووە ئەگەر هەموو حیزبەکان بەیەکەوە لەگەڵ پەکەکە قسە بکەن دڵنیام ئەگەنە نەتیجەیەک و پەکەکەش بێ مراعاتی وەزعی هەرێم بکە نابێ هەرچی ئێوێ بیکە دەبێ مراعاتی وەزعی هەرێم بکە بە شکڵێکی زۆر تەواو بەڵام ئێستا حیزبێک بە پەکەکە ئەڵێ دەرچۆ حیزبەکەی کە ئەڵێ بمێنە مەچۆ حیزبێ دژێتی حیزبێ لەگەڵیەتی ئەوە کێشەکەی دروست کردووە لەبەرەوە کێشەکە بووە بەو شێوەیە چارەسەر نەکراوە وەکو هەموو کێشەکانی ترمان لەگەڵ بەغا یەک هەیە لەگەڵ بەغایەک هەیە دژی بەغایە لەگەڵ ئێران عینیشتە لەگەڵ تووشی عینیشتە لەبەرەوە من بۆچی ئەڵێم نەیان توانیوە دابنیشن بەرنامەیەک و میکانیزمێکی کار دروستکەن هەموو بەیەکەوە وەکو کورد لەگەڵ هەموو لایە ڕەفتار بکەن بۆی کێشەکان حەلکەن هەر حیزبە بەجیا شتێکی هەیە و زۆر جار دژی یەکیشن کێشەشیانەی لەگەڵ لەبەرەوە من خەڵکی پەکەکەم دیواڵێ فڵان بە ئێمە و تۆ ئەبێ دەرچی فڵانی تر بە منی و تۆ دەرمەچۆ لەم ئالۆزیە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەکەکەدا منطق لە لای کام لەم دوو هێزەیە ینی جیاوازەکانیان یان بۆچوونەکانیان لەسەر بابەتی شنگالە بەڵام منطق لە لای چێ بە خوێندنەوە بە تەجربەی خۆتان وەکو کەسایەتێکی سیاسی من ڕێم وایە ئەمە ئێمە لە هەریمی کوردستانی هەریمی کوردستان بێگومان حکوومەتێکی تایە هەریمی کوردستان وزارەتێکی تایە پێڵێ وزارەتی پێشمەرگە هێزی پێشمەرگە هەیە بەڵام یەکگرتوش نین نەمانتوانی و بیکەن بە هێزێکی نیشتمانی یەکگرتوو لەبەرەوە ئەگەر بە بەرژەوەندی بزانن هەرێمی کوردستان کە حیزبێ هاتووە لە دەرەوە کۆمەکی بە تۆ کردووە لە پاشا تۆ مەسلحەتت لەوا بێ وەکو UN ئەڵێ وەکو US و ئەوانش ئەخوا ئەڵێن ئێمە UN ئەڵێ من ناتوان میعماری سنگار بکەم چونکە هەرای لێ و شەڕی لێ ئەگەر تۆ مەسلحەتت لەوا بێ کە ئەو هێزە لەو منطقەیە نەبێت لە منطقەیەکی تر بێ حەقە هێزەکەش حسابی بۆ بکە و نەبێتە کێشە لە بینە بەڵام چونکە گفتوگۆی جدی نەکراوە و هێزەکە ئەڵێ یەک حیزب بە ئێمە وتووە حیزبەکانی کەوایان نەوتووە ئەویش خۆی کردوەتی بە ئەڵێ من لێرە ئەمێنمەوە حکوومەتی عێراق دەستی تێخستووە من جۆم لێ بووە لە لێپرسراوی یەپەژە لە بەغال لەسەر تەلەڤیزۆنی ئافاقی مالیکی کە تەلەڤیزیۆنێکە ئەسڵەن لەگەڵ ئێمە نییە ئیعلانی کردووە و جۆم لە قسەکانی بووە ئەڵێ ئێمە نامانەوێت لەگەڵ کوردستان بین پارتی بە زۆر بمان بە بۆ سەر هەرێم ئێمە ئەمانەوێ لەگەڵ حکوومەتی عێراق بین و محافەزە بین باشەوە کەی ڕەئیە ئەسڵەن هیچ وەختێک کەس لە سنجار وای نەوتووە یەزیدیەکان کوردن یەزیدیەکان ڕێیان وان نییە نە ڕئیسەکانیان ڕێیان وایە ئەمە ڕێیەکی مەیلە و مالیکیە نەک تەنها حکوومەتی عێراقی ئەمە زەرەرە ئەمە خەتەرە مەسەن ئەم شتە هەندێک هەیە مەسە حەشت ئەوێ ئیستیفادەی لێ بکەن لەم لاوە تورکیا سیاسەتی معلومە ئەوێ کورد بە کورد یەکتری بکوژن تأثیرەکە لەسەر ئەوەی کە ئیشەکە بڕوە تورکیا ئیعلانەکە ئەڵێ نامەوێت سنجار وەکو خەندیلێکی تری لێبێ ئاشکرا هەڕەشاکە لەبەرەوە من ڕێی من دەوڵەتەکانیش دەسی تێخەن ئێرانە تەئیدی پەکەکە ئەکا لەولاوە هەر یەکە بە شێوەیەک تەڵان
بەڵام ئەگەر حیزبەکانی کوردستانی خۆمان یەک بن و یەک ڕێی دروستکەن و بە یەکەوە قسە لەگەڵ پەکەکە بکەن پەکەکە ناتوانێت دژی هەمویان بێ ناتوانێت ڕەفزی ڕێی هەمویان بکە بەڵام یەکێ پێی بڵێ و دوانی پێی نەڵێ ئەویش ێکا بە بێهاناڵی من بەخەوە ئەو پێیوتم بمێنە منیش ماوەتەوە لەبەرەوە و پاشەوە هەلێکی تری ئەوەشەوەیە هێزێ لە یەزیدیەکان دروست بێ براکانی یەزیدی خوشک و براکان ئەو هێزە قەیچە هەبا پەکەکەی هەر شتێکە بەس یەزیدیەکان بێ بیکەن بە قووەیە بیکەنە تابعی وزای پێشمەرگە چەند هەزار کەسێک بۆ خۆیان دیفاع لە منطقەی خۆیان بکەن مەسیری منطقەکەش 140 جێبەجێیەکە کە 140 بوو و ڕیفەران هەموو شتێ حەلی هەیە بەڵام بەداخەوە چونکە دانانیشن و گفتوگۆ ناکەن و قسە ناکەن هەر ڕەشە لە یەکترەکەن هیچ حەل نییە و هیچ هەمووی بزر بووە بەداخەوە. دکتۆر من دەمەوێت بگەڕێمەوە سەر دۆخە ناوخۆیەکە یعنی بە جۆرێک دۆخی نێوخۆی هەرێمی کوردستان ئالۆز و خراپە کە لەگەڵەوە تا ئەوەی کە مەترسی شەڕ دەکرێت جۆمان لێ دەبێت کە گەنجی کوردی ئەم هەرێمە خۆیان ناونووس دەکەن بۆ حەشدی شعبی ئەمە دەلالەتە لە خراپی گوزەرانی خەڵک لە پاڵ هەموو ئەمانەدا یعنی بارزانی پێشنیازی کرد یەکگرت و پرۆژەی هەبوو یەکێتی نەخش ڕێگای هەیە هەموو ئەمانە دەتوانن دەرچەیەک بدۆزنەوە دەواازەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ڕێککەوتنێک یان جۆرێک لە ئاشتەوایی لە هەرێمی کوردستان دروست بکرێ و ئەم دۆخەی هەمانە تۆزێک لەوەی ئێستابی بینە پێشەوانە یعنی هیچ ئاسۆیەک هیچ ئومێدێکەیە کە ئومێدی جددی بێ جگە لە هیوا خواستن بەسە ئێستا هەیە خۆی قەید کردووە بە ناوی حەشد یاهیتر هۆکاری داراییە ژیان یعنی ئەوێ بژی و پارەی نییە ممکنە خۆی تەزیکرۆ هۆکارێکی تری هۆکارێکی تایفیە مەسەن زۆر لەوانەی لە منطقەی خانەقین و جەلەولا و سعدیە ئەوانە کوردن خۆیان تەزیل کردووە شیعان ممکنە شیعەکان ڕێی سستانی وەرەگرن ڕێیتر وەرەگرن تاسیری هەیە بەڵام ئەوانە هەموو کوردن ئەگەر ئەم حیزمانە ڕێبکەون و بەرنامەیە دانێن من دڵنیام هەرچی خۆی تەزیل کردو یا خۆی تەزیل نەکردو هەر هەمووی تەئیدی لایەنە کوردیەکە هەمویان کوردن بەڵام ئێمڕۆ چونکە ئێمە بڵاوین پەرتەوازایی هەیە هەر حیزبە بۆ خۆیژەکە ئەوە هەموو کەسێ فرسەتی وەرگرتووە هەر یەکە لە درزێکەوەیە ئەو کێشانەمان بۆ دروستەکە بەڵام ئەگەر یەک بن ئەوانە هەموو کوردن و بە نەتیجە لەگە میلەتی خۆیان دژی میلەتی خۆیان نین با فترەیەکیش لە ئیشە بکایە شتێکیوە دیومانە کۆن ئێمە شتیوامان دیوە زۆریە. بەڵێ دکتۆر مەبەستم بوو کە بزانین هیچ ئومێدێکی جددی هەیە هیچ نیەتێکی جددی هەیە جگە لە هیوا خواستن بۆ ئەوەی ئەم لایەنانە لە پای پرۆژە و پێشنیازەکانیان بتوانن دەواازەیەک بدۆزنەوە بۆ چارەسەر؟ وەڵاهی من وەکو پێم وتی ئومێدێک هەیە کە پاش نەورۆز دابنیشن چونکە من لە هەموو حیزبەکانم بیستووە کە جددیە دەبێ بکەن و دابنیشن نازان بۆچی پاش هەرخواخوایانە عوتڵە بێ وەڵێن پاش عوتڵە هەردوایەخەن ئەم دو خستانە بۆ چییە یعنی بە هەر حاڵ ومێدەوارم ئەوە ببێ بەڵام لە عینی وەختا کێشەی تریشێ مەسەن من نمونەیەکی تر بۆ بێنەوە لەسەر کێشە ئەساسیەکان ئێستا باسی ڕەفراندەمەیە و باسی سەربەخۆیی باش ئەمە باسێکە طبعاً دیسان ئیتیفاق نییە لەسەری چونکە دانەنیشتوون لە بینی خۆیان باسی بکەن باسی یەکەن و طبعاً کەس نییە دژی سەربەخۆی بێ ڕفراندەم پێویستە مافی چارەنووس پێویستە کورد نییە دژی سەربەخۆی بێ هەموو کەسێ ئەوێ دەوڵەتی هەبێ سەربەخۆ بەداخەوە وابزانم دیسان گرفتمان هەبوو سوپاس بۆ دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی داوای لە بردنمەیە کە نەمتوانی ڕاستەوخۆ سوپاسی بکەم و خواحافیزی لێ بکەم بەرحاڵ سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.
تاوتوێ بە سپۆنسەری لاڤارج لە عێراق فاروق هۆڵدینگ کۆمپانیای دارالمولکی بابان